دوو هەفتەیە زیاتر لە هەموو بابەتێکی تری سیاسی قسە لەسەر ئەگەری ڕێکەوتنی نێوان پارتی و یەکێتی دەکرێت لە دوای کۆبوونەوەی شاندی هاوبەشی پارتی و یەکێتی کە بە سەرۆکایەتی نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی و کۆسرە ڕەسوڵ جێگری سکرتێری گشتی یەکێتی بوو ئەندامانی هەردوو حزب خۆیان قسە لەسەر ڕێکەوتنی پارتی و یەکێتی دەکەن بەڵام ئەم بابەتە لە ناو یەکێتیدا قسەی زیاتر و دژبەیەکی لەسەر کراوە. مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارژێری مەکتەبی سیاسی یەکێتی کە بەشداری کۆبوونەوەکەی کردبوو دەڵێت ڕێکەوتنی استراتیژی ژمارە دویان نییە بەڵکو لەگەڵ پارتی گفتوگۆیان هەیە گفتوگۆکەش بەرەو کوێ دەڕوات ئەمە بە تەنگەوە هاتن و بە دەنگەوە نەهاتنی داخوازیەکانی یەکێتی دیاری دەکات کە چ جۆرە ڕێکەوتنێک دەکەن. هاوکات جعفەر شێخ مستەفا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی و بەشداربووی کۆبوونەوەکەی پارتی و یەکێتی بە میدیاکانی پارتی ڕاگەیاندووە بە نزیکبوونەوەی یەکێتی و پارتی لە یەکتر لە چارەسەرکردنی کێشەکان نزیکتر دەبنەوە دەشڵێت ئەو کاتەی پارتی و یەکێتی پێکەوە بوون دۆخی هەرێم باشتر بووە. هەروەها ڕابەر سەید ئیبراهیم ئەندامی سەرکردایەتی یەکێتی بە ماڵپەڕی پارتی ڕاگەیاندووە ڕێکەوتنی پارتی و یەکێتی زۆر گرنگە چونکە حکومڕانی بە پارتی و یەکێتی دەکرێت بەڵام گرنگە گفتوگۆش لەگەڵ بزوتنەوەی گۆڕاندا بکرێت بەڵام بەشێکی تری بەرپرسانی یەکێتی زیاتر باز لە گرنگی ڕێکەوتنی یەکێتی و گۆڕان دەکەن و کەمتر گرنگی بە ڕێکەوتنی یەکێتی و پارتی دەدەن. هێرۆ ئیبراهیم ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی لە ڕوونکردنەوەیەکدا ڕایگەیاند هاوپەیمانەتی نێوان یەکێتی و گۆڕان واقیعانە و دۆستانەیە و زەرورەتێکە کە بە قەناعەتەوە لە نێوان هەردوولادا بەستراوە بێ ئەوەی هیچ ئاماژەیەک بکات بە داهاتووی ڕێکەوتنەکە و بربەستی بەردەم ڕێکەوتنەکە. ڕێکەوتنەکەی گۆڕان و یەکێتی گرنگە لەبەرەوەی بە حزوری مامجلال ئیمزاکراوە. لە لایەکی دیکەوە لاهور شێخجەنگی بەرپرسی ئاژانسی پاراستن و زانیاری کە هاوکات ئەندامی ئەنجومەنی ناوەندی یەکێتیش ڕایگەیاند ڕێکەوتنی گۆڕان و یەکێتی گرنگە چونکە بە ئامادەبوونی تاڵەبانی ئیمزا کراوە و دەبێت جێبەجێ بکرێت. فەرید ئەسەسەردیش دەڵێت کردنەدەرەوەی ئەو لایەنانەی پارتی لیان ڕازی نییە ئۆباڵەکەی دەکەوێتە ئەستۆی یەکێتی چونکە ئەگەر یەکێتی لەگەڵ پارتی ڕێکەوت بەو مانایە دێت کە یەکێتی پشتگیری لە بۆچوونی پارتی دەکات. لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان دەستمان پێکردووە دوای جگە لە بەرپرسانی یەکێتی پارتی لە ڕێگەی وتەبێژەکەیەوە زیاتر باسی ڕێکەوتنەکەی نێوان پارتی و یەکێتی دەکات و ویستی زۆرە ئەو ڕێکەوتنە بکەن. میدیاکانی پارتیش زۆرترین لێدوانی بەرپرسانی یەکێتی لەو بارەیەوە وەردەگرن کە پشتگیری ڕێکەوتنەکە دەکەن. هاوکات مەحموود محەممەد وتەبێژی پارتی بە میدیاکانی حیزبەکەی ڕاگەیاندووە ئەوان لە کۆبوونەوەیان لەگەڵ یەکێتی باسی ئەوەیان کردووە ڕێکەوتنی استراتیژی بە پێی هەلومەرجی ئێستا و هەموار بکەنەوە دەشکرێت لەسەر بنەمایەکی نوێ ڕێکەوتنێکی نوێ ئەنجام بدەن. بەشێک لە چاودێرانی سیاسیش پیان وایە لە بەرامبەر هەڵوێستیان بۆ ڕێکەوتن لەگەڵ پارتی یەکێتی سەرباری ئەوەی لە زۆربەی مەسەلە ناوخۆیەکاندا ناکۆکن و کێشەی باڵباڵێن هەیە لە ناو ئەو حیزبەدا بەڵام پێدەچێت ڕێکەوتنی یەکێتی لەگەڵ پارتی تاکە بابەت بێت کە زۆرینەی بەرپرسەکانی یەکێتی هاوڕابن لەسەری سەرباری جیاوازی و ناکۆکی ناوخۆییان. ڕایەکی دیکەش هەیە و پێی وایە کە هەندێک لەو بەرپرسانەی لە ڕێگەی میدیاکانەوە دژی ڕێکەوتنی یەکێتی و پارتین لە پشتی پەردەوە ڕایەکی تریان هەبێت و لەگەڵ ڕێکەوتنەکەدا بن بۆ دەرکەوتنی ئەم ڕاستیەش تەنها کات بڕیار دەدات. هەندێکیش پێیان وایە ڕێکەوتنی دووقۆڵی پارتی و یەکێتی هەرێمی کوردستان دەخاتەوە سەر سکەی ئاشبوونەوە و دەرگاش لەسەر ڕێکەوتنی سێقۆڵی و چوارقۆڵی دیکە دەکاتەوە.